جێنۆساید و گەندەڵی گەورەی ئابووری دوو لێکەوتەی سیستمی سەرمایەداری. ئەمڕۆ 9 دەسامبری 2023 بەرابەر لەگەڵ 18 سەرماوەز دوو ڕووداو لە ساڵنامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکاندا تۆمار کراون کە بریتین لە ڕۆژی جیهانی ڕێگریکردن لە جێنۆساید و بەرەو ڕووبوونەوە لە دژی گەندەڵی. بۆنەی یەکەم ئەو بەڵگەنامەیەیە کە لەلایەن کۆنفرانسی جێنۆسایدی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە واژۆ کراوە بە مەبەستی ڕێگریکردن لە جێنۆساید لە داهاتوودا. ئەم بەڵگەنامەیە ڕۆژی 9 دەسامبری 1948 سێ ساڵ دوای شەڕی جیهانی دووەم و ئاشکرابوونی ئاستی بەربڵاوی کۆمەڵکوژی یەهودیەکان لەلایەن نازیەکانی ئەڵمانەوە پەسەند کرا. لەو ڕووەوە کە دەوڵەتی ئیمپریالیستی بریتانیا دەیان ساڵ پێشتر بڕیاریدا بوو کە وڵاتێک بە ناوی ئیسرائیل لەسەر خاکی فلستیندا بمەزرێنێت تەبلیغاتێکی بەربڵاوی سەبارەت بە جێنۆسایدی یەهودیەکان بەبێ هیچ ئاماژەیەک بە قوربانیانی دیکە دەست پێکرد و هاوسۆزیەکی زۆری بۆ لای ئەوان ڕاکێشا. بەرپرسانی نازی دوای کۆنفرانسی وانزە بڕیاریاندا ڕێگە چارەی کۆتایی پرسی یەهودیەکان جێبەجێ بکەن کە ئەوەش بەمانای کوشتاری سیستماتیک و بە کۆمەڵ یان لە ڕاستیدا جێنۆسایدی یەهودیەکان بوو. هۆلۆکاست بە تەواوی پرۆسەی کوشتاری یەهودیەکان دەوترێت کە لە نێوان ساڵانی 1939 بۆ 1945 ڕوویدا. دەوترێت لە سەردەمی هۆلۆکاستدا نزیکەی 6 ملیۆن یەهودی لە سەرانسەری ئوروپا بە ئامانجی سڕینەوەیان لەسەر گوێی زەوی کۆمەڵکوشکران. واتە لە هەردە یەهودی لە ئوروپا 7 کەسیان کوژراون. لەو سەردەمەدا نازیەکان بە ملیۆنان کەسی تری غەیرە یەهودیەکان کە لە ڕوانگەی ئەوانەوە بە ڕەگەزی خواردتردا دەنران کۆمەڵکوژ یان ئەشکەنجە کرد. لەوانە کوشتاری 9 ملیۆن قەرەج یان کرێکارانی بیانی، کوشتاری 250,000 کەسی کەمەندامانی دەرونی و جەستەیی، کوشتنی ژمارەیەکی نادیار لە کۆمونیستەکان و نێرانی سیاسی، کۆمەڵکوژی ئیسلافەکان لە رووسیا و لەهستان و یوگۆسلاوی، زیندانیکردنی هاوڕەگەزخوازان و نەزۆکردنی ئەو کەسانەی کە توانایی بستنیان نەبوو. دەوڵەتی ئیسرائیل دوای کۆتایی هاتنی دەسەڵاتی ئیمپریالیزمی بریتانیا بەسەر فلستیندا لە ساڵی 1947 لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە پێکهێنرا و تێرۆریستە ڕێکخراوەکانی یەهودی ساڵێک دواتر بە پێی بەرنامە دەستیان کرد بە کوشتار و دەرکردنی 750,000 فلستینی. لەو کاتەوە هەتا ئێستا دەوڵەتی ئیسرائیل لە غەزە بەردەوام و بەبێ هیچ دەستپاراستنێک خەریکی جێنۆسایدکردنە و لەسەر کوشتن و زیندانیکردنی منداڵان و بە ساڵاچوانی فلستینی و کێشێلکردنی مافی ئەو خەڵکە بەردەوام بووە. جێنۆسایدی یەهودیەکان لەلایەن حیزب و دەوڵەتی نازیەوە بە هۆکاری ئابووری، ئیدۆلۆژی، سیاسی و هەروەها بە مەبەستی وەڵامدانەوە بە بەرژەوەندیەکانی سەرمایەداران لە قۆناغی قەیرانی سەرمایەداری لە دەی 30 سەدەی ڕابردوودا ئەنجامدرا. ئێستا دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە سەردەمی قەیرانی پێکهاتەیی سەرمایە بە هەمان هۆکار لە غەزە خەریکی جێنۆسایدکردنە. دووەم بۆنە لە ساڵنامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکاندا بریتیە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی. سیستمی سەرمایەداری بە بێبوونی گەندەڵیەکی سنووردار ناتوانێت بەردەوام بێت. لە هەمان کاتدا گەندەڵی زۆر و بەربڵاویش ئاستەنگی بۆ دروست دەکات. هەر بۆیە هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی گەندەڵی بەربڵاو دەکەوێتە دەستوری کاری دەوڵەتە سەرمایەداریە پێشکەوتووەکان و دامەزراوەکانی وەک ڕێکخراوی شەفافیەتی نێونەتەوەی. ڕێژەی گەندەڵی لە هێندێک لە وڵاتەکان جیاوازە. گەندەڵی لە کۆماری ئیسلامیدا سیستماتیک و پێکهاتەییە. گەندەڵی لەسەرەوە بۆ خوارەوە دامەزراوەکانی ژێردەسەڵاتی خامنەی واتە دەوڵەت، مەجلیس و دەستگای قەزایی، هێزە ئیتلاعاتیەکان، هێزی نظامی و ئینتزامی، بانکەکان، ڕێکخراوەکانی تایبەتمەندیکردن، ناوەندەکانی خوێندن، هەندێک پیشەی وەک پزیشکی و هاوشێوەکانی داگرتووە.
بۆ نمونە زۆرترین گەندەڵی لە سەردەمی کابینەی ئەحمەدی نژاددا ڕوویدا. بە وتەی وتەبێژی کابینەی ڕوحانی لە ماوەی سەرۆک کۆماری ناوبراودا 177 ملیارد دلار بە فیرۆچووە. لەم دوایانەدا و لە سەروبەندی هەڵبژاردننی پارلەماندا کە بڕیارە ڕۆژی دەی ڕەشەمەی 1402 بەڕێوە بچێت، بەرپرسان کەوتونەتە گیانی یەکتر. لەم ڕۆژانەدا گەندەڵی وەزیرێک و کەسوکاری فەرماندەیەکی سوپا لە بواری هاواردەکردن و بەستەبەندیکردنی چایی لەلایەن یەکێک لە ئەندامانی پارلەمانەوە ئاشکرا بووە. هەندێک کەسی دیاریکراو لە ڕێگەی کۆمپانیایەکەوە بە ناوی گروپی کشت و کاڵی و پیشەسازی دێپش 3 ملیارد و 400 میلیۆن دلار بەرامبەر بە 140,000 ملیارد تمەن پوڵیان وەرگرتووە بۆ ئەوەی کە بەڕواڵەت چایی و هەندێک ئامێر و کەلوپەلی ماشێن هاوردەکردن بکەن، بەڵام هیچ شتێکیان هاوردەی وڵات نەکردووە. لە ئاستێکی بچووکتردا ڕۆژی هەفتەی سەرماوەس سەندیکای کرێکارانی شرکەت واحد لە بەیاننامەیەکدا گەندەڵیەکی لەو شرکەتەدا ئاشکرا کردووە. لە ڕاگەاندراوەکەدا هاتووە بەڕێوەبەری جێبەجێکاری حکوومەتی و حیزبوڵڵایی شرکەتی واحد تیشە لە ڕیشەی ئەم شرکەتە دەدات و بەبێ ئەوەی هیچ وەڵامێک بداتەوە خەریکە یەک بە یەکی زەویەکانی شرکەت بە نرخێکی زۆر لە خوارەوە دەفرۆشێت. یەکەم سامانەی گیانبازان و کەمەندامان، دووهەم فروشگای تەعاونی مەسرف و ناوچەی یەک و پارکینگی یەکەی گەشتی ناوەندی بە مەبەستی دەسڕاگەیشتن بە ئۆتۆبانی ئیمام عەلی بەبێ هیچ مۆڵەتێک ڕادەستی شارەوانی ناوچەی چوار کردووە. گەندەڵی بابەتێکی سیاسیە و زۆرترین گوشار و خەسارەکانی یەخەی کرێکاران، زەحمەتکێشان، ژنان، منداڵان و چین و توێژە بێبەشەکان لە سەروەت و دەسەڵات دەگرێتەوە. حکوومەتی ئیسلامی سەرمایە سەرچاوە و هۆکاری گەندەڵی بربڵاو لە وڵاتدایە. لەم ڕووەوە زاڵبوون بەسەر ئەم دیاردە دزێوەدا تەنیا لە ڕێگەی ڕووخانی ئەم دەسەڵاتە و دامەزراندنی حکوومەتێکی کرێکاریەوە ممکن دەبێت.